بردفکه بازار دراوانج سلیمانیه بازار دراوا سلیمانیه بردفکه وی کاک جبار گوران لگلمه کاک جبار اف گوهرتنین ما بحث کرن کلس رود دن لنافچه دهتا چاواره کرن چه گوهرتنه که دیکه ده نرخ دینار برانبر به دولار ده تومار بکنه از بارم دنگی من ناگه هیتا رزدار جبار گوران کو بردف که بازار دراوین سلیمانیه لور لگلمه کاک جبار از پرسا خواب و دوباره دکه ما بحثا گوهرتنین بلز نافچه دکن و کاریگری آوان لسر تمامی بازار نه بس نافچه لسر بازار جهان ایجی چه کردی اگر دنگی ما بگهی و مدپرسی اف گوهرتنه چه گورانکاری اندی دهتا چاواره کرن لسر نرخ دینار برانبر به دولار چه بکتن؟ صوت كمان سڵاو تەنێ بێم کاتتان باش سڵاو لە بینەران و بیسەرانی کورسامی چوار بەڵام سا سەوتان زۆر کەمە ڕاستی زۆر لە سوالەکان تێناگەم بەخوا بله اگر افکار من دنگی من جبوی بلند بکن بو کاک جبار گوران کوج سلیمانی لگلمه ما بحثا کاریگری یا روشان نافچه لسر دینار برانبر به دولار دکر او پیشهاتن هیز و زوتن گوهرتن دهتا چاواره کرن لگل پیشهاتن نو چه روشک به دینار و به تومار کرن؟ بەڵێ طبعا ئەوەی کێسا و گۆرانکاریانەی لە بەهای دیناری عێراقی لە بەرامبەر دۆلاری ئەمریکا دروستە بێ ئەتوانین بڵێن پەیوەستە بە سێ عامل و سێ فاکتەری سەرچێ یەکەم بابەتی جیۆپۆڵیتیک بابەتی جیۆسیاسی ئەو گورژ و ئاڵۆزانەی کێسا ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گورێتەوە و دەنگۆی ئەوە هەیە کە ئەمریکا جارێکتر هێرشکاتە سەر ئێران ئەمە ترس و نیگەرانێکی زۆری لەسەر ئاسی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق دروست کرۆ خواستێکی زۆر ناسروشی لەسەر دۆلاری ئەمریکی دروست بووە چونکە بەڕاستی ئومێد دەکەم کەوانە بێ ئەگە هێرش بکرێت دە ڕەنگە عێراق نەتوانێت بێلانی خۆی لە ئەم دۆخە بپارێزێت تەمە لە هەموو هەلومەرجێکی نائیستیقرارە ڕاستەوخۆ دەخواز لەسەر دراوی بیانی بە تایبەتی دۆلاری ئەمریکیان کانساکان دروستە بێ ئەتوانین بڵێ مەپلەی یەکەم ئەمە زۆر کاریگەری کردووە دومیش زیاتر پەیوەستە بەلایانی تەکنیکی و فاکتەرە تەکنیکیەکان ئەوی سیستەمی بانقی و سیستەمی ئەسیکۆدا کە بەهۆی ئەلکترۆنیکردنی کۆی مەنافزی حدودی ئەمەش تۆزێک عملەی حواڵەی لە ڕێگەی بانقەکانەوە کەم کردوەوەیان هەندێک هەروەستاون تەمان خۆتان نەزانن هەرێمی کوردستانی عێراقیش وڵاتێکی بەکاربەر و مستەهلیکە بە بەردەوامی پێویستمە بەکاڵە و شمەکی بیانی و تۆ لە بەرامبەرە ئەبێ دۆلاریان هەردراویتر تەحویلکەی کە کاتێک نەوتوانیت دەست بە دۆلاری هەرزانی بانکی مرکزی عێراقی بەگان ناچات خواز لەسەر بازارەکانی ئاڵوگۆڕی دراو دروستە بێ ئەمە وای کرێمە لە ناو واقعەکەین و ئاگاداری باشە لە ناو واقعەکەدا کاک جەبە لە سەرزاری بەڕێستان دەمەوێت شتێک بزانین هەندێک کەس هەندێک لەیان باسی ئەوە دەکەن لە ناو ئەم دۆخەدا خودی هەندێک لە نووسینگەکانی ئاڵوگۆڕی درا و ماماڵەکانی ناو ئەو بازارانەدا ماماڵەکاری ئاسایی نە ماماڵەکاری گەورەکانی کە ئیشیان ئەمەیە وا دەکەن هەواڵی وا بڵاو دەکەنەوە لە ناو گروپەکاندا کە وا دەکاتن نرخ بە کەیفی خۆیان جوڵە بکاتن وەڵامی ئێوە کە لە ناو بازاردان بۆ ئەمانە چییە تا چەند ڕاستە ئوستاز ئێمە سوپاس بۆخوا بازارەکانی ئاڵوگۆڕی درا و تقریبان بە جۆرێک لە سیستماتیکێکمان دروست کردووە گروپاتمانەیە ئەم گروپاتانە لەژێر چاودێری کۆی ئەنجومەنەکان و خۆماندایە بەڕاستی ئەمە لە هەرێمی کوردستان و سلێمانی لە عێراقیش بە هەمان شێوەیە زۆر جار نرخەکە جێوازە لەگەڵ بەغدا لە بەغدا لەوانەیە ئەو جوڵە لە عێراق ئاشێت بەڵێ لە وەسەت جنوبی عێراق ڕەنگە یاری پێ بکرێت بەڵام لێرە ئەگە یاریشی پێ بکرد نیسبەتەکەی زۆر کەمە لەوانێ نەگاتە هەزار دینار تەلاعوبی پێوە بکرێت بەڕاستی چونکە بەڕاستی یاریکردن بە بازار پێویستی بە هێزفەندی زۆر گەورەیە پێویستی بە ڕاسمالی زۆر گەورە هەیە کە بەڕاستی بتوانێت لە 5 دقەیە وەکو بڵێ کرەش و بەرز و هەڵبەز و دابەزێکی زۆر بە بەهای دراوە بکات بەڵام ئێمە لە ناو واقعەکەین ئەزانین هاوڵاتیان بەگشتی مؤسسە بازرگانیەکان هەندێک لە مؤسسەکانی تر یان دیناریان هەیە و ئەیکرد بە دۆلاری ئەمریکی و یەکێکی ترش لە هۆکارەکانی حەزەکەم ڕوونی بکەمە مەسایلی ئەم کانزانەیە ئاڵتون و زی و چونکە خۆتان نەزانن گۆڕانکاری جیۆپۆلۆتیکەکان وای لێ کردووە لەسەر ئاسی عالەم خواستێکی زۆر قورس لەسەر بە تایبەتی زی و ئاڵتون دروست بووە ئەمەش خەڵکێک هەیە سەرمایی نەختینەی هەیە لە بازار لە ماڵەوە یەکێکا بە دۆلار و دۆلارەکەشەکە بە زیویان بە ئاڵتون ئەمەش خۆی بە خۆی کاریگەریی هەیە بەڵام
ئەتوانین بڵێن لە بەکگراوندی هۆکارە ئیعلامیەکان و بڵاوبوونەوەی هەندێک هەواڵ ئەشێ لەو کاتانەیە بەشێک لە بانبادەکانیش بیانوی یاری پێ بکەن و ئیستیقلالی هەواڵێک بکەن بە زۆرێک لە زۆرەکان لە بەرژۆندی خۆیان بخۆزنەوە، بەڵام ناتوانن بەو جۆرەی کە لە بازار زۆر ئیستیقرار و ناجێگیرکەن بەڕاستیدارن ئەم بازارانەی ئێمە کە بریتێ لە چوار بازاری دارایی بمبورە ئەگەر مەجال بیت عفو بکەن چوار بازاری ئاڵوگۆڕی درای زۆر گەورە زایدە بازارێکی بازرگانیش کە هەمووی بازاری دارایی پێگەرە فاینانشال مارکێت پێکێنێ ئەنجومەنێکی منەظەممان هەیە و تەبێژمانێ بەندەوە و تەبێژ لەو بازارانەیە بە بەردەوامی ئەو ئەگەر بێت و هەندێک حاڵەتی ناسروشی لە بازارە دروست بێ ئێمە ڕاستەوخۆ هۆشداری ئەدەین بە کۆی مزاریبەکان و مامەڵەکاران و تەنانەت هەوڵاتیان ئەوەی کە هەیە بەداخەواڵێم ئوستاز ئەعلامیش ئەنی ئەعلامی زۆر جار دەورێکی ئیجابی نابینێت ئەزانی بە عەرزکە مەسائلی شرۆڤەکردن و شیکاری پشت بە دوو بلایانی سەرکیە بەستێت داتا و زانیاری ناکرێت تۆ کەسێک لە دەستگایەکی ڕاگەیاندنە هیچ معریفەیەکی اقتصادی و ئابووری نەبێت پێشبینیەکی هەڵە بکاتە بازارەوە بەڕاستی ئەمەلێک کەوتە و دەراویشتەی زۆر خراپ لەسەر ناجێگیری بازار باشە بە ئەو پێشبینیانە ڕاست بکەینەوە ئێوە کە لە ناو بازاردان پێشبینی ئەو کەناڵەکانی دیکە کە لە خۆیانەوە پێشبینی دەکەنەوە بەڕێستان دەڵێن ڕاست بکەینەوە ئێوە شارازان لە ناو بازارن ئەزمموی دوور و درێژی ئەم ڕاوشانەتان هەیە پێشبینی چی دەکەم بۆ کورتماودە و دوورمەودەش نرخی دینار بەرامبەر بە دولار ئەگەر بە ژمارە بەسەرەکەلایەتە لە مانگ 11 بە بەردەوامی هۆشداری بدە بەڵێ بە هۆشداری بدە لە هەموو دەستگاکانی ئەلامەوتم دلار 150 بینێت چونکە بەرمەبنای کۆمەڵێ داتا و زانیاری بۆم ڕوون بووبەوە بەڕاستی بە پێەوەی کەوتدۆخی دیراسی دۆخی سیاسی و ئابووری عێراقمان کردبوو پێم با بۆ دلار بەرزەبێتەوە و فلاشەشی کردی بۆ 157 بەڕاستی ئەو خواستە ناسروشتێ و لەسەری بۆی من پێم وایە ئەم ماوەی لەم ڕێنجایە ئەبێت ئەگە خواب کادا بەزێتەوە بۆ 150 خوار 150 ئەبێت چاوەڕوانی وەکەی 146 و 47 دابەزێ بەڵام فترەیەکی زەمەنی لەسەر و 150 جێگیر ببێت و دۆخە جیۆپۆڵەتیکەکەش ناجێگیر بێت و دوای ئەوە ئامراز و ڕێکارەکانی بانکی مرکزی نەتوانێت سەپۆرتی بازارکان بکە ئەبێ بەڕاستی چاوەڕوانی ئەوکەی دۆلار بەرز بێتەوە بەڵام معقولە منتیقە لۆژیکە ئێستا من بڵم دۆلار ڕەنگە ئەگە 160 ببینێ بەڵام منتیق نییە بڵم دۆلار 300,000 و 400,000 بینێ باشە ئاخر ئەبێ بەرمەبنا و پشتبەستن بە کۆمەڵێ زانیاری گرنگ ئەملێسەکی دیکە کە سەری خەڵکی شێواندووە لەم گۆڕانکاریە خێرانە دەکات ڕوو دەداتن ئەوەیە کە نووسنگەیەک بوو نووسنگەیەک ئەو جێوازیە زۆر دەبینرێتن نرخ جێوازیەکی زۆری تێدەیە لە نێوان کڕین و فروتندا جاری وایە دەگاتە 5,000 دینار ئەمە بوچی ڕوو دەداتن بەڵام ئوستاز لە بازارە دارایەکانی گیان و لە بازاری بۆرسە شامەوە پێوتە سپرێت کە کاتێک بەهای هەر دراوێ بەهای هەر کازایەک بە کەلێنی زۆر بە ڕەنجی زۆر بەرزونزمەکە سپرێتەکە زۆرە بێت تۆ لەم کاتایە کە دۆلار ڕۆژانە 2000 بەرزونزم بکات ناتوانانی 100 دلار بە فەرقی 250 دینار بگۆڕیتەوە بێ بەلانی کەمە 500 نانی فەرق بێ بۆ ڕەنگە تۆ لەو کاتێ ئەو دۆلارەی کڕیان ئەو دۆلارەی فرۆشی تا مامەڵەکە تاواکەی ڕەنگە تووشی زیانبی بۆی لە حاڵەتی جێگیر بوونا ڕێنجی مامەڵەکان سپرێتی مامەڵەکان ماگزیمەم ناگاتە 250 بەڵام ئاسەیە بگاتە 5,000 و 6,000 دینار کاکجا بەر ئەو جێوازیە نەک 1,000 و 2,000ەکە نا بە پێچوانە بازاری دراوی سلێمانی بە هیچ جۆرەمەنیە بەڵام حەقم بەسەرۆنیە نووسنگەیەک لە دەروی بازاری ئاڵوگۆڕی دراوە بێت ئەمان جیاوازە بەڵام ئەوی لە بازارەکان لەژێر کۆنتترۆلی کێدان کێ دەبێ کۆنتترۆلیان بکاتن کە ئەم جێوازیە زۆرە ڕوونەدا جاری وایە بە ئەستیقلالکردن دەبینرێتن بەڵێ لە بازاری ئاڵوگۆڕی دراوە عەرزم کردی ئەمانە نییە ئەین زۆر مەگزیمام لە بینی خواست و خسەڕەوە 1000 نازیاتری فەرق نییە لە حاڵەتی ئاساییە 100 دینار 150 دینار مەگزیمام ناگاتە 250 دینار بەڵام من کارم بەوە نییە نووسنگەیەک لە دەروی بازارەکان لە دەروی بازارەکان خۆی نووسنگێکی سەرافی داناوە بە جیاوازی زۆریگیر ئەمان پەیوەستە بەلانی پەیوەندیدار چاودێری ئەم دۆخە بکەن نەتوانن ئیستیقلالی ئەم بابەتە بکەن و خەڵکیش ڕوبەڕووی زیان و زەرەر بکەنەوە زۆر سوپاس ڕێزدار جەبار گوران بەردەفکێ بازارە دراوێن سلێمانی ji Silêmaniyê li gel me bûn mandû nebin.